ئەوەی کە کردومانە معجزە ئاسا بەدەر لەوەی ئەم نەخۆشخانەی لە کۆمپانیای جێبەجێکار وەرنەگیرەوە بەڵام زۆربەی پسپۆرەکانی تایە ئەمە لە تاقە و قووەتی ئێمە هەر ئەوەندەیە پەنا بۆ هەموو شوێنێک دەبین ئەوروپا بێ هەر شوێنێکی تر بێ ئەوە خۆتانە بینن لە 10 ساڵی ڕابردوو ئەڵمانیا بوو ئێستا هیوادارم ئەم 2-3 ساڵەش حکوومەتی فەڕەنسا ئەوە بکات بەڵام ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەکاری خۆی هەستێ ئەم نەخۆشخانەیە وەکو پرۆژەیەکی نیشتیمانی سیر بکرێت. پرۆژەکەیان لە چەند ئاستێکە لە مەشق و ڕاهێنان بە کارمەندان بۆ بەرکەوتوانکردنەوەی ICU لەگەڵ ئەوەی کە لە ناوبردننی پاشڕووی پزیشکی بە شێوەیەکی زۆر گونجاو و عیلاجی طبیعی بۆ سنگیان بۆ ڕزگاربوونی و بەرکەوتوانە لەو بەڵخەمەی کە ساڵەهایە بە بۆنەی نەخۆشیەکەەوە لە ژێر سنگیانە نیشتووە. ئەمانە و چەند کارێکی ترکە لە داهاتوودا ئەنجامێدەین بەڵام لە ئێستادا ڕێکخراوێکیان زۆر بەباشی کەوتوتە سەر کاری خۆیان و ڕێکخراوەکەی تریش لە ئایندێکی زۆر نزیکدا دەست پێەکەین بۆەوەی کە کاریان لەگەڵ بکەین بۆ بەشی دەرونیەکە چونکە بەشی دەرونی یەکێکە لەو ئاریشە و گرفتانەی کە کەم کەس پێی پێدەبات لە ئیدارە و لە نەخۆشخانەکاندا بەڵام ئێمە خۆشبەختانە بە تێگەیشتنی ئەم دوو برایەمان توانیمانە وەها کارێک بکەین بۆ ئەوەی بەرکەوتوانی چەک کیمیایی لە ماکە درێژخانەکانیان بە بەرکەوتوی چەک کیمیایی ڕزگار بکەین.